ئێمە وەک بۆردی مەدەنی بۆ چاودێری جێبەجێکردنی بودجەی گشتی ساڵی 2007 عێراق لە میانەی کارەکانمان لە چەند مانگی ڕابردوودا هەوڵ و ماندووبوونی خۆمان خستووەتە کار بۆ بەدەستێنان و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. توانیمانە ئەو ئەرکەی لە سەرشانمانە بە ویژدانەوە جێبەجێ بکەین تەنها لە پێناو گەڕانەوەی قوتی خەڵکو و موچەخۆراندا، و پێمان وایە کە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە یاسایی پەرلەمانی عێراق دەبێتە هۆی چارەسەرکردنی گرفتە ئابووری و دارایەکانی هەرێم. حکومەتی هەرێمی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەستیەوە شکستی خۆی لە ئابووری سربەخۆیی و فرۆشتنی نەوت بۆ خەڵک بخاتە ڕوو، هەڵوێستی لایەنە سیاسەکان لە ئاسنە شەفافی و بە هەدەردانی سامانی سروشتی نەوت ڕوون و دیار بێت و ئیتر سیاسەتی خۆدزینەوە پەیڕەو نەکەن. سێ خەڵکی ئەبێت ڕێگە نەدات کە داهاتی ئایندەی خۆی و نەوەکانی بە سەوزی بخورێت کە لە دووتەی قەرزێکی زەبەلاحی گوماناییەوە بەقیز بە خەڵکی کەم دەرامەت و بەشمێنمەند بژمێرێت. چوارەم، ئەبێت یاسا و داواکاری گشتی لەسەر ئاسایش و بە هەدەردانی سامانی گشتی چیدی بێدەنگ نەبێت وەک لە یاسای ژمارە 159 ساڵی 79 دا هاتووە کە دەڵێ ئەرکی داواکاری گشتیە بۆ گەڕانەوەی سامانی گشتی و بەرقەراربوونی ئاشتی و ئاسایی.